داوا لە بەڕێز شاخەوان سدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی ئەلەکە و هەروەها ڕێکخەری ئەمی چالاکیە دەکەین با بفەرمێن بۆ پێشکەشکردنی وتارەکەی. شاعرم جوان پەرستم دڵتەڕم شێتم لە شۆق کێوی بژوێن دیمەنی جوان دەشتی ڕەنگینم دەوێت من بە فرمێسکی ڕەنی کوێستانی کورد پەروەردە بووم گوڵمی هاڵ و چاوی کاڵ و سنگی بەفرینم دەوێت نامەوێ ڕوو بگرێت تا دەمرێ بە فێڵبازی و درۆ یاری نازداری لەباری دیاری شەرمینم دەوێت من تەشی ڕێسێکی وەک شیرینی وەفایم بۆ چییە کیژی وریای چاوکراوەی فێرەزانینم دەوێت ئەمە دەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست زۆر بەڕێز کاگمێت خۆشناو پارێزگاری هەولێر بەڕێز کاک زیرە کەمال ڕاوێژکاری سەرۆکی هەرێم زۆر بەڕێز کاک فەرەنگ غەفوور بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری هەولێر هەمووتان میوانە بەڕێزەکان زۆر زۆر بەخێر بێن خۆشحاڵ و شادمانی وەک دامەزراوەی کەریمی عەلەکان ڕۆ لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێری خۆشەویست لە حزوریەوەی بەڕێز و خۆشەویست وەستاوین بۆ ڕێزلێنان و ئاوردانەوە لە یەکێک لە مامۆستا و ئەکادیمیست و قەڵەمە دوێر و خانمێکی میهرەبان کە هەموو تەمەنی گەنجی خۆی بۆ پاراستنی ئەدەب و فەرەنگ و کولتور و کەلەپوری ئەم وڵاتە بەخشیوە و سەرف کردووە. بەڕێزانیەوە ئازانن لە مێژووی هەموو وڵاتێکا کۆمەڵێ ناوی درەوشاوە هەیە کە تەمەنی گەنجی خۆیان لە پێناو بەرەو پێشبردننی بوارێک لە بوارەکانی و میلەتەیە سەرفەکەن کە ئێمە ژوە کورد مێژوەکەمان پڕە لە ناوی ئەو مرۆڤە بە ئەمەکانە ئەو ژن و پیاوە داهێنەرانەی کە بە هەوڵ و ماندووبوونی خۆیان هەوڵیان داوە ئەم میلەتە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە و لە ڕێگەی فەرهەنگ و کولتورەکەی و زمانەکەی نەمرێ لەسەر پێی خۆی بۆستێ. ئێمە لە داوەنزراوەی کەریمی عەلەکە وەک پرەنسیپی نەگۆڕمان هەمیشە هەوڵمان داوە ئەو پەندە کوردیە هەڵوەشێنینەوە کە کورد بەوە ناسراوێت کە مردووپەرستی زیندوو کوژ بێت. ئێمە هەمیشە هەوڵە دەین ئەوانەی لە ژیانان بە چاوی خۆیان بیبینن چۆن ڕێزیان لێنێ میلەتەکەیان چۆن قەدریان ئەگرێ هەر وەک چۆن لە شاری سلێمانی لە هەفتەی پێش و ڕێزلێنانێکمان بۆ یەکێ لە هونەرمەندە شێوەکارە گەورەکان یەم میلەتە بە ناوی مامۆستا عەلی کەریم سازدا و ئەمڕۆ لە هەولێریش لە خزمەت ئێوەی بەڕێزین بۆ ڕێزلێنان لێ یەکێ لە خاتون و قەڵەمە گوێرەکانی ئێمە. لە ڕابردووە ئێمە لە شاری سلێمانی پەیکەرێکمان بۆ دکتۆر کەمال مەزەردانە لە شاری هەولێریش بۆ نووسەر و ئەدیب و ڕۆشنبیر مامۆستا فەلەکە دینکاکەی دانا. کوردستان بۆ ئێمە یەک پارچەیە کوردبوون لای ئێمە گرنگە ئاوردانەوە لە قەڵەمە داهێنەر و تێکۆشەرەکانی خۆمان کار و پیشە و مەبدەئی سەرەکی ئێمەیەوە لەو پێناوەیان کارەکەین. خۆشحاڵ و شادمانین ئەمڕۆ لێرەین و لە بەردەم ئێوەی بەڕێز بە دەنگێکی بەرز بەم خاتونە بەڕێزاڵین سوپاس بۆ تەمەنەی کە بە بواری کەلەپور و کولتور و ئەدەب و زمان و فەرهەنگی کوردی بەخشی سوپاس بۆ ئەوەی کە نەوەیەکی ئازا و گوێر و داهێنەرت لە زانکۆکان پەروەردە کرد و جێگەدەست دیارە. ئێمە لێرە لە حزوریەوەی بەڕێز جارێکی کە دووپا دەکەینەوە کە دامەزراوەی کەریمی عەلەکە لە هەر کوێیە وڵاتە لە هەر پارچەیەکی وڵاتە ئامادەی داهێنەرەکانی خۆمان تێکۆشەرەکانی خۆمان ئەوانەی کە لە بوارێک لە بوارەکانە کارەکەن لەبیر دەکەین هەر وەک چۆن لە ڕێگەی کار و چالاکیەکانمانەوە ئەومان سەلمان بووە. بەڕێزان سەرنجتان زۆر بەخێرایی بۆ هەندێک لە کار و چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە ڕاکێشم کە ئێمە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی پۆستەر بۆ ناودارانی کورد کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد لە هەر 5 پارچی کوردستان بە کوردستانی سووریشەوە لە قەوقاس کە ئەمە نمونەی ئەو پۆستەرەیە بۆ یەکێ لە داهێنەر و تێکۆشەرەکانی خۆمانەکرێت لە پۆستەرێکی ئاوایە ڕێزی لێندێ بە دوو ئامانجەکەم بۆەوەی نەوەی نوێ بیان ناسیەوە دووەم ناوەکان نەمرێت و لەبیر نەکرێن. جالەوە ئێمە پرۆژێکی زۆر گرنگمانەیە بۆ قوتابخانەکان کە بۆ هەر قوتابخانەیەکی سەرەتایی و ناوەندێکی ئەکادیمی ڕۆشنبیری 100 کتێب بۆ کتێبخانەیەکەکەینە دیاری. جالەوە لە ڕێگەی دامەزراوەی ڕۆشنبیری جەمال عیرفانەوە تا ئێستا بە سەدان کتێب کە هەزارها ناونیشانەکە چاپمان کردو و بڵاومان کردوێتەوە بۆ قوتابخانەیەکی
نمونەی ئاهلیشمانەیە بە ناوی کۆمەڵگای پەروەردەی ماگدورێت و لەوێ جیالەوەی کە قوتابیەکانمان لەسەر زمانی شیرینی کوردی پەروەردەکەین هەوڵدەین پەروەردەی نوێ و هاوچەرخیشان پێ بناسێنین. ئەوە بە کورتی بەشێک بوو لە کار و چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەڵەکە و ئەمڕۆژ لێرە بە خۆشحاڵیەوە لە حوزوریەوەی بەڕێزین و ڕێزم خاتون و قەڵەمە بوێر و دایکە مێهرەبان و ژنە ئازا و مامۆستا و کادیمیستەی خۆمانەگری دووبارەیەوەی بەڕێز زۆر زۆر بەخێر بێن. خۆشحاڵین جارێکی کە لێرەین. دووبارە سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێز شاخەوان